بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. لەم بەرنامەیەدا قسە لەسەر دۆخ و ئایندەی شاری کەرکووک دەکەین و پرسیار دەکەین. ئایا بەڕاست لە ئێستا لایەنێکی کوردی بە شێوەیەشی بەرنامە بۆ داڕێژراوی پێشبەختە و لە دوورەوە کار بۆ تێکدانی دۆخی شاری کەرکووک ناکات؟ ئایا لە ئێستا گەورەترین کێشەیە کە ڕوبەڕووی پرسی شاری کەرکووک و ئایندەی سیاسی شارەکە بۆتەوە بریتی نییە لەوەی کە ئەو شارە لان هێزێکی کوردی کە خۆی بە خاوەنی شارەکە دەزانێ و هەم مامەڵی لەگەڵدا ناکرێت کە شارێکی داگیرکراوە؟ ئایا بەڕاست لە ئێستادا شەڕ لەسەر شاری کەرکووک ئەوەندەی لەسەر پۆست و پلەیە لەسەر هیچی ترە؟ ئایا ئەوانەی بەرگریان لە شاری کەرکووک نەکرد و چارەنووسی شارەکان بە قوربانی ڕێفراندۆمێکی حساب بۆ نەکراو کرد کاتی ئەوە نەهاتوە چارەنووسی شارەکە بۆ بڕیاری خەڵکی شارەکە لێگەڕێن و چیدی لە دوورەوە شەڕ لەگەڵ ئەو شارە بریندارەدانەکەن؟ ئالێ ئێستادا پرسی دیاریکردنی پارێزگارێکی تازە بۆ شارەکە و ئەو ململانەیە کە لەبارەی ئەو پۆستەوە لە ئارادایە ئەگەر ئەوەی نییە کە بە کێشە و بە شکستێکی تر بۆ کورد لە کەرکووک کۆتایی پێبێت. لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاک محەممەد عوسمان ئەندامی خولی سێهەمی پارلەمانی عێراق کە لە سۆدیوی سلەیمانی لەگەڵمانە بەڕێزیان و لەگەڵ کاکاوە ئەحمەد کادیری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان کە لە ستۆدیی هەولێری پایتەخت بەڕێزیان لەگەڵمانە بابەتە تاوتوێ دەکەین. بە خراپنی میوانە بەڕێزەکانم دەکەم سوپاسان دەکەم زۆر. با سەرەتا بچم بۆ هەولێری پایتەخت و لە کاوەی بەڕێز کاکاوە ئەحمەد بپرسم. هەڵبەت بەخێر بێ، زۆر سپاس دەکەم کاکاوە. بەڕێزت چۆن دۆخی ئێستای شاری کەرکووک هەڵ لە سنجێنی هەواڵەکان لای بەڕێستان لەبارەی کەرکووکەوە چییە؟ تەقیمیەوە بۆ ئێستای شاری کەرکووک. سەرەتا سڵاو لە پێشمەرگە قارەمانەکانی کوردستان، کەسوکاری شەهیدان و خەڵکی خۆڕاگری کوردستان کە بەڕاستی جێگای خۆیەتی لێرەوە سپاس بکرێن بۆ ماوەی ڕابردووە، یەک ساڵی ڕابردوو کە یەک ساڵێکی زۆر قورس بوو و لەگەڵەوەشا بە تایبەتی بۆ خەڵکی خۆڕاگری کەرکووک، کەرکووکی بریندار، کەرکووکی داگیرکراو لە ساڵانێکی زۆر لە مێژ تا ئێستا. پێش دەستپێکی قسەکانم پێم باشەوە پێشم خۆشە پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بکەین بۆ بەشداریان لە پرۆسەی سینۆی پەرلەمانی کوردستان کە بۆ ئێمەی کەرکووکیەکان جێگای هیوایە و هیوادارین کوردستانێکی بەهێز و حکومەتێکی بەهێز پێک بێ بۆی کە ئێمەی کەرکووکیەکان، ئێمەی بریندارەکان لە سای ئەو حکومەتەوە بتوانین پێگە و مەقامی شکۆی ڕابردووی خۆمان کە بە خوێنی شەهیدانمان، بە خوێنی قارەمانەکانی خۆمان، بە خۆڕاگری پێشمەگە بەدەستمان هێنا دووبارە بەدەستی بێنینەوە، ئەم هیوایەش نزیکە و ئیشەڵڵا بەدەستی دێنینەوە. لە سەرەتا لەوە دەست پێەکەم لەو بابەتی کە جەنابەت لە دەستپێکی بەرنامەکە ورژانت. خوێندنەوەی ئێمە خوێندنەوەیکی نەتەوایەتیە بە تەوەتو پارتی دیموکراتی کوردستان و بابەتەکەش پەیوەنددار نابێت بە 16 ئۆکتۆبەر یان ڕۆژانی پێش 16 ئۆکتۆبەر. ئەگەر بۆ مێژوویەکی کورد بگەڕێنەوە لە دروستبوونی ئەم عێراقی کە ئێستا بەناو عێراقێکە و لەسەر دەستی ئیستیعماری ئینگلیز دروست بوو، لەو سەردەمەوە کورد قوربانی بۆ دەدا و شاه محەممەد نومر شاهێدە بۆ ئەوەی کە خۆی کردە قوربانی بۆ ئەو نیشتیمانێکی سە کوردستانی پێ دەڵێن. دواتر بارزای نەمر خۆی و شۆڕشەکەی کرد بە قوربانی کوردستان و سەر ڕای ئەوەش کە بە تایبەتی شاری کەرکووک و کەرکووکی دڵی کوردستان بۆتە بەشێک لە باگراونی هەر تاکێکی کوردستان. بۆیە خوێندنەوەی خوێندنەوەیەکی گەورەتر و دەوڵەت مادارتر لە بابەتەکانەیە. جەناب لەو پرسیانەی کە ورژان شتێکی گەورەت فرامۆش کرد کاک شۆڕژگیان، بەم پێم خۆشەوەکو هاوڕێ بە جەنابەت بۆی کە یارمەتی دەربم لە بەرنامەکە لەگەڵ جەنابتا. پاوانخوازی عەرەبی یان ئەو بەداخەوە ئەو ویستە عروبەیە کە ئێستا هەیە نەتەنها کەرکووکی کرێتە ئامانج، بگرە تاکی کورد و مافەکانی کوردی کرێتە ئامان. شۆڕشمێکی زۆرمان کرد و قوربانیدارێک یەکجار زۆرماندا و ئێمە کەرکووکیەکان دەزانین کە ئازاری تاکێکی کورد چەندە و بە ئێستاشۆ کە ساڵی 2018 و کە سەردەمی عەولەمەی و بەناوی کە وڵاتی یەکگرتووەکان و ئومومی متحیدە و ئەو هەموو پێکهاتی کە لە وڵاتان هەیە و دەستگای عەلەمەکان ئێمڕۆ نەتەوەیەک وەک نەتەوەی کورد جینۆساید دەکرێت لە پێکهاتی هەموو ئەو پێکهاتانی بەناو ئەنواوە ئەشکال لە کاتی حکومەتی بەعەس، لە کاتی ئەم حکومەتە نوێی عێراق، لە کاتی هاتنی داعش، هەمیشە کوڕ و کچی و خاک و نیشتیمان و ماڵی تاکی کوردی ئامانجە بۆ لە ناوچوون و لە باربردن. بۆیە تەسەورەکەم بە بۆعدێکی گەورەوە بێ سێر بکەین. کەرکووک نابێت بە بۆعدێکی حزبیەوە سێر بکرێن. من مەجموعی بەڵکە و دیکۆمنتم لایە نەیارانی ئێمە یان بڵین ڕکەبەرەکانی ئێمە بە تایبەتی لە شاری کەرکووک
نارانی کاکاوە ئەو ڕوونکۆسەتا بۆ بینەر نارانی ئێوە لە شاری کەرکووک چێن ئێوە وەکو پارتی یا وەکو کورد مەبەستە جارێ نارانی ئێمە ئەوانن من ئیجازەم بەرێ من وەکو جەنابەت وەکو تاکێکی کورد قساکەم وەکو تاکێکی کەرکووکی و قەزەی کەرکووکش قەزەیەک یەکجار گەورەتر لە حیزب و تێڕوانینی ئێمە بەرامبەر بە کەرکووک بەو شێوەیە وەکو چۆن نەیارانی ئێمە ئەوانەی کە نەیاری ئێمن ئەوانە کە نەیاری دەستوری عێراقین ناری ئازادی خوازی نیشتیمانن ناری ئەو هێزن کە بە ماوەی 4 ساڵ لە 2014 تاکو 2017 تقریباً 3 ساڵ بە ئێستەشەوە هێزی پێشمەرگەی قارمان بوو کە پێکاتەی شاری کەرکووکی پاراست من بۆیان بەڵگانە دەخەمەڕۆ لە دەی نووسراوێکمان لە کوتەی تورکمانی لە پەرلەمان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەوە پێکاتەی بڵێن پێکاتەی هەموو تورکمانەکانە لێرەشەوە مجموعی عەرەبی هەیە بە هەمان شێوە بەڵگەیەتی لە بەردەستمە ئەگە کاکە حەمەد جوان متابعی ئەم شتە بکە بۆ یەکە بوعدێکی قەومی سێر بکەینەوە ئەمش ئەو بابەتە گرنگەیە کە من ئەمە بوعدی مەوزوعەکەمە ئەم دیکۆمنتە زۆر لام گرنگە ئەلەو دوو بابەتەوە دێمە سەر ئەم تەوەرە واتە ئەوانەی کە لە کەرکووکن بە حکوومەتی ناوەندیشەوە ببوورن بە حکوومەتی ناوەندیشەوە بە بوعدێکی بەرنامەدا ڕێژراوی هەمەلایەنە کۆک لەسەر ئەوەی کە پاشەکشێ بە کورد بکرێ و ئەوان ئەجندای خوان لەو شارەدا جێبەجێ بکەن جا ئەجندای ناخۆی بێ ئەجندای ئیقلیمی یاکو ناوەند بێ بە پێچەوانە لەوەوە کە ئەوەی جێگای هیوای ئێمەیەوە ئێمە وەکو پارتی مکای کوردستان کاری بۆ دەکەین دەڵێن دەبێ ئێمەش بە بوعدێکی نەتەوایەتی کوردستانیەوە واتە بەمەی کە ئێستا بەو نووسراوی کە لە بەردەستمایە لە بە ژمارە و داتا تەمان هەموو شتەکان بۆی کە بپارێزرێ لە حەو خاڵ کۆبوونەوە لە قەرەهەنجیر کراوە استیغباراتی حکوومەتی عێراقی بەوردی متابعی کردو هەموو بنوودەکان و خاڵەکانی ناو کۆبوونەکەی کۆکرێتەوە بۆ سەری خۆی نردوێتی و ئاماژە و ئاگاداری بەوە کە بە تایبەتی زۆر بەوردی بازە ممثلی حزب دیموکراتی کوردستان کە جنابی دکتۆر محەممەد خورشیدە کە ئامادەی کۆبوونە بووە و هەموو وردەکارەکانی کۆبوونەکان لایە و ئاماژە بە خەتەراتی ئەو بابەتاکەن واتە ئەگەر ئێمە یەک بین بە یەک ڕوانگەی یەکبوونەوە بە یەک تێڕوانین سێری بکەین ئەو کاتە دەبینین ئێمە دەتوانین خاڵی ئیجابی بەدەست بێنی زۆر کاکاوە ئەو یەکبوونەی کە بەڕێزت باسی دەکەی ئەو یەکبوونەی کە بەڕێزت باسی دەکەی ئەو یەکبوونەی کە بەڕێزت باسی دەکەی سەرەتا بۆ نابێت کە ئێوە بگەڕێنەوە بۆ کەرکووگلانی کەم ئەو ئەنجومەنی پارێزگای کە ئێوە پەکتان خستووە وەکو پارتیوانی کە لەگەڵ کارێکی وەها بکرێت کە سەرۆکێکی شەرعی بەڕەگەسکوور یعنی بۆ شارەکە پێک بهێنرێتەوە هەست ناکەین ئەمە بۆخۆی کێشەیەوەکو گرفتێکەکە ئێوە لێ بەرپرسە کاکە من کاکە شۆڕش کاکە شۆڕ یەک بڵێن ئێمە لە بچووکی ئەحداسات و ڕووداوەکانی کوردستان بەرپرسین بۆی کە حزبێکی بەرپرسیار هەڵگرین شاهدی بۆ ئەوەش چی بەرگری لە خاکی کوردستان چی بەرگری لە حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕاستی لێتان نەشارم و ئەمە حقیقەتێکە لە دوای 39 چی لە 12 و چی لە 39 خەڵکی کوردستان گەورەترین متمانی بە پارتی مکای کوردستاندا واتە ئەرکی پارتی مکای کوردستان ئەرکێکی نەتەوایەتی گشتگیرە و دەبێت بەرپرسیاتی زیاتر لە سۆ بگرێت گەڕانەوەی ئێمە بۆ شارە ئێمە لەو شارە دەرنەچووینە ئێمەیان دەرچواندووە لەو شارە بەهێزی سەربازی بە دەبابە و مدەڕعات بەهێزی غیرە نظامی حشتی شعبی بەڵام هێزی کوردی هەیە ئەوەی لە ناو شار ئامانج من ئیجازەم کوردی هەیە من تەسەورەکەم ئیجازەم بەرێ کاکە شۆڕش من پێم خۆشە ئەو شتە بۆ جەنابەت وەکو هاوڕێیەک ڕاستکەمەوە بۆی کە هەموو کورد ئامانجا ئەوەی لە ناو شارشە ئەو شێوەیەکی ئیسە برادرانمان لە ناو شارن لە ئەحزابی تری کوردستانی ئێمە بە هەمان شێوە مەعاناتی ئێمەیان هەیە و هیچ شتێ لەوە زیاتر نییە بەڵام بوعدی تەسەووری ئێمە و ئەلتەرناتیڤی پێچەوانی ئەوەی کە وەکو تاکی حزبی بەشداربین ئێمە دەڵێن وەکو چۆن لە کۆبوونەوەی قەرەهەنجیر ئاماژەی پێکراوە ئەبێ فراکسیۆنە کوردستانیەکان چونکە لەبیرە نەچیە بەکەمکردنەوەی پارتی مکای کوردستان لە کەرکووک و ئەحزابی تر بێ لە یەکێتی نیشتیمانی لە کوردستان معادلەکە معادلێکی خراپی بەڵێ چۆن مەوە دێ ڕوون دەکەمەوە لیستی برایەتی لە پێکاتی گشتی بە کورد و عەرەب و تورکمان و هەموو حزبە کوردستانیەکانش 26 ئەندامەکات لێرە کە بەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوێکی هاویشتووە من پێم خۆشە برادرانی یەکێتی نیشتیمانی ڕاستکەون کە ئاگادار بن بە پێی نووسراوەی کە لە بەردەستی منایە ئەو بەڵگانیتر لە بەردەست منایە چی ئەڵێت پێکهاتنی 3 عەرەب 3 تورکمان 3 کورد واتە کورد بە ئۆتۆماتیکیان ئەبێتە زەعیف و کوردی زەعیف و نوێنەری کورد هەنجە هەر لایەنێکی سیاسی بەڕێز بێکە دەچێتە سەرمێزی گفتوگۆ لە کێتۆ بە هێزێکی فراکسیۆنی کوردستانی و بڕۆیتەوە بابەتە کە من پێم خۆشە لە درێژەی ئەم بابەتە شتێکی زۆر ورد بۆ ئێوە ڕوون بکەمەوە ئەمە هێزێکی زیاتر بە تۆ بەخشێ بۆ وەرگرتنی مافە دەستورەکانی تۆ لێرە پارتی مکای کوردستان هیچ کاتێک
پێداگیری لەسەرەوە نەکردووە کە پۆستی پارێزگا دیاریکرا بۆ لایەنێکی سیاسی بێ دەڵێن دەبێ حیواری کەرکووکمان گفتوگۆی کەرکووکمان گفتوگۆی بێ لە ئیتاری فراکسیۆنە کوردستانەکان وەکۆی چۆن لە قەرانگیری مشتێکی جوانە بەڵام بۆ ناچن لە کەرکووک ئەم گفتوگوێ بکەن کاکاوە بۆ ناچن لە کەرکووک ئەم گفتوگوێ بکەن ئێمە تەسەورەکەین یەک کاکە شۆڕش ئێمە تەمەەن زاکری سیاسیمان تۆ یارمەتیمانە دایمە لە بیرمانە ئەنجومەنی پارێزگای مووسڵ لە دەرەوەی مووسڵ کۆبوونەوەی کە و هیچ ڕێگە بەربەستێک نییە کە بتوانین لە دەرەوەی کەرکووک یان لە هەر شوێنێک لە قەرانگیر بێ یان لە پردێ بێ لە هەر شوێنە بێ کۆبوونەوەکە بکەین بەڵام ئێمە کێشە ئەساسیەکەمان چییە؟ ئەو هەنگاوی کە هاوێژراوە بەرامبەر بە کەرکووک نادەستوریە جێبەجێ نەکردنی مادەی 140 لە 2005 لە دەستوری عراقی کە هاتووە وەکو مادەیەکی قانونی دەستوری تا 2008 جێبەجێ نەکرا و فرامۆش کرا لەلایەن حکومەتی ناوەندیەوە دواتر بە هاتنی داعش و یارمەتیدانی هێزی پێشمەرگە بە هێز و خوێن و خەڵکی خۆراگری خەڵکی کەرکووک پارێزرا بەڵام کێشەکە لێرە چییە؟ ئەو هێزە هاتووە هێزێکی نادەستوریە و من بەڵگەشم بۆیە کە کاکە هەمە خۆی لە چەند دیمانەیەک ئاماژەی پێکا کاگاسۆ لە مەڵبەند دوی کەرکووک ئاماژەی پێکا برادرانمان لە پەرلەمانی عێراقی ئاماژەی پێکە کە لەسەر بەتایبەتی کاک شاخەوان و برادرانی ترمان کە لەسەر پەرلەمانی نوێنەری ئێمە بۆ لە پەرلەمانی عێراقی کە خەڵکی کەرکووک بووە هەمیشە ئاماژە بۆکەن کەرکووک داگی کراوە دەبێ ئەو هێزە نادەستوریە کە هاتووە پاشکشێ بکە و ئەو دەسەڵاتی هەیە بدرێتە زۆر باشە مەدەنی واتە پۆلیسی ئەو شارەجا هەر کەسێکە زۆر باشە زۆر حکومەتی خۆجەی ئەو شارە تەفعیل بکرێ و پارێزگاری شەرعی لەو شارە تا لای ئێستا لای ئێمە بەڕێز کاک نەجمەدین کەریمە کە لەسەر زۆر باشە نیشتمانی کوردستان زۆر باشە زۆر باشە تۆخی کەرکووک بۆ وەها داوایەک لەبارە بۆ ئەوەی ئەم بەڕێزانە بگەڕێنەوە بۆ شاری کەرکووک و بەشێک بن لە سەر لە نوێ دروستکردنەوەی پرۆسەیەشی سیاسی نەتەوەیانەی کورد لە شاری کەرکووک یان ئێوە لە گۆشە نیگای خۆتانەوە دۆخەکە بە شێوێشتر دەبینن بەڵێ زۆر سپاس لە ڕاستیە هەر لە سەروبەندی هاتنی داعش بۆ عێراق و داگیرکردنی سورسی عێراق پرۆسەی سیاسی و ئیداری لە عێراقە بە تەواوەتی تێکچووە یعنی بە شێوەیەک تێکچووە کە ئەو جێشەی ئەو سوپات ڕندەیە یامرێن ئەو هێزە ئیرهابی کەوا هات چی بەرچنکەوت چۆی بەرچنکەوت یعنی هیچ مەجای بواری بە هیچ کەس و لایەن و شار و شوێنێ نەدا لەو ڕۆژەوە عێراق تا ئەم دقەیە کە قسەشەکەین بەشێکی زۆری شارەکانی عێراق تا ئەم دقەیە بەهێزە پارێزرێ ئەم پاراستن بەهێزە وای کردووە کەرکووکشی گرتوتەوە و کەرکووکش تەبعاً سەرنجامی خۆ لەوە داعش لەوە نەهاتکەوە ئێمە لە کەرکووک بەرگریمان نەکردیانسی بە پێچەوانە ئەو بەرگری کە هێزی پێشمەرگەی قارەمانی کوردستان و کەرکووچیەکان و هەموو لایەکردمان کە باشنی قارەمانمان پێشکەش بە کوردستان کرد لە لیوا شەرکۆ فاتێ شوانی و لە حوسێن مەنسوور و لە سڵاح دیلمانی و لەدایان قارەمان و تێکۆشەری تر بۆیەکە ئێستا بەشێکی زۆری کوردستان عێراق و هەندێک کوردستانش بۆ نمونە مەسەن منطقەی مەخمور منطقەی شەنگال هەتا ئەچێت و حدودی ڕەبیع و ئەو ناوانە هەموو ئەمانش کەوتنە بەر هەڵمەتی تورێستانی داعش لەبەرەوە بەڵێ ئێستا کەرکووک لەو دۆخەی کەوا هێزی پێشمەرگەی لێبێ و مەحافزێکی کورد بێ و دەوائر و فەرمانکانی دەوڵەت هەموو بەدەست کوردەوە بێ ئەمە ئێستاوانییە ئێستا لە کەرکووک بە نەوعێکی ترە بەڵام ئەوە نییە کە ئێمە نەتوانین مامەڵە بکەین ئەوە نییە کە ئێمە نەتوانین بژین بۆ نمونە تێکچوونی جەوی کەرکووک لە ڕووی سیاسی و ئیداری و لە ڕووی ئەمنیشەوە لە دوو بەش پێک دێ بەشێکیان بەشێک لە عەقلێتی شۆڤێنی عەرەبی بەغدایە کە وای کردووە کاتێک کە کەرکووشی دەستکەوت وای زانی تۆپی هەنجوینی دەستکەوت کە پەلەماری کەرکووشیدا بەشەکەی تری ئەوەیە بەشەکەی تری خودی کورد خۆیەتی مەسەلەن ئەوەی کە گوتمان ئەوان لە ئاسمانیان دەویست کە کەرکووشیان چنکەوێت لە عەرز دەستیان کەوت بەشەکەی تری تەسلیمتان کرد ئێمە تەسلیمان نەکردووە بە بەڵگە و بە دەلیل لامەکە ینی ئێمە تەسلیمان نەکرد بە بەڵگە و بە دەلیل قساکەم بەڵگە و دەلیلەکەشم لە ئەم تەلەفۆنەیە ئەگە پێویست بکە ئەگە ئیجازەم دێت کە قسەکەم تەواو لێرە بۆ دەرەکەم زانێت چێ کەرکووشی تەسلیم کردووە بەڵام وازەحە یعنی هەشتی شەڕی لە خەتی چێوە هاتووە ئێستا ئەگەینە سەری ئەگە تۆ پرسیارێکت کردووە وەڵامەکەی وەرگرەوە بەشی دووەمی ئەوەی کە خەتای کورد خۆیەتی ئەوەتە ئێمە بەشێ لە برایانمان کە دیارە ئەمەش بەرنامە و ئەجندەی خۆیانە ئەوان ئەڵێن ئێمە ناچینەوە کەرکووک کە کادرەکانی پارتی دیموکراتی کوردستانە کادرەکانیان دێنەوە کەرکووک موچە وەرەگرن سەردانی ماڵ و منداڵیانەکەن سەرداری قەوم و قیلەیانەکەن بەو ناو ئەسوڕن دێن دەچن دێتە سەرەوەی کە بچن لە فەرمانکان دەوام ناکەن
و پەشێکی زۆرشیان پێیان خۆشە ئەم کادرانە بێن و من دڵنیام کاکاوەش ئەنی ئێساییشەکە لەوانەی کە چونکە کوڕی پیاوی تێکۆشەرە دڵنیام هەمیان حەزەکەن بێنەوە بەڵام بە تەوجیهاتێکی مرکزی نایلن بێنەوە کە ئەم نەهاتنەوە ژوای کردووە نای خوێندنەوەیشی نەتەوەیانەیە وەکو بەڕێزی باسی من نازانم ئەبێ کاکاوە ئەوە خۆی بزانێ کە ئەم تەوجیهاتە نەتەوایەتیە یان پێچەوانەکەیەتی بۆ نمونە ئەگەر بێ و ئەمان بەهاتنایەتەوە ئێمە ئەمانتوانی ئەنجومەن تەفعیلکەین ئێمە نەمانتوانی یەک بەڕێوەبەری یەک فەرمانگە بە یەکێتی و بە پارتی و بەلایەنەکانی ترشەوە هیچ کەسێ دەرکرێ و ئەمانتوانی محافزێک بە تەوافقی هەموو لایەکمان کە کوردێکمان ئەکرد بە محافزی کەرکووک و ئەو کوردە جگەرەوەی کە محافظ بوو خوێندنەوەی زۆر ناواقعی لێرە پرسیارێکی با جواب بدەمەوە کەرکووک داگیر کراوە بە هەزارەها سەربازی عراقی حەشتی شعبی چی لێ تۆ پێ دوایە ینی پرۆسێشی سیاسی بە شێوەیەکی سەلیس لەوەها دۆخەیدا کە احتیلال باڵادەستە عسکەر باڵادەستە بە ئاسانی بەڕێوە بچێ تۆ ئەگەر ئیجازەم بدەی بۆ تەکمیلەکەم ئەنجا ئەو کاتە دێنە سەر ئەم پرسیارێتر ئێمە ئەگەر ئەمانە هەموو بەهاتیناتەوە یعنی ئەم برادرانە پێکەوە محافزێکماندانە جارێ ئەوەلەن وەکو 15 محافظەی عراقی محافزی کەرکووک هەمان دەسەڵاتی 15 محافظەی عراقی بوو ئەمە یەک دووەم سەرۆکی لژنەی ئەمنی ئەبوو سێیەم قەرارات و ئەوانەی کە لە بەغداوە هات جێبەجێکردن و جێبەجێ نەکردنی بە ئیمزای ئەوە بوو ئەو ئەکرێ ئەمەی بکردایە ئەکرێ نەیکردایە بۆیە کە ئێمە بەشێکی خۆمانین و پێشەوەی بچین شۆڤێنێت و عەقڵێتی شۆڤێنێتی عەرەبی ئەمانە خەتابارکەین دەبێت ڕاستگۆ بینەگە خۆمانە پرۆسەیەکی سیاسی سەلیم لە کەرکووک ئێستا ناڕاتە ڕێوە بۆچی ناڕوا لەبەرەوەی ئێمە وەکو باسم کرد ئێمە خۆمان بەشێکین لەوەی کەوا پرۆسی سیاسیمان لە کەرکووک تێکداوە ینی کە ئەڵێم خۆمان بەبەستم کووردە وە کوردش بەوە تێکمان داوە ئێستا ئێوە کاک شۆڕش ئێوە لە هەڵبژاردننی 2014 کۆمەڵی ئیسلامی نزیکەی 5,000 دەنگتان لە کەرکووک کاوردووە ئەم 5,000 دەنگە دیارە سنی ڕژدی تەواو کردو بووە کە توانێتی دەنگ بدە بە 5,000شتان لە خوار 18 ساڵە نەیتوانێت دەنگ بدە ئەم ئەکا 10,000 کەس لە 10,000 کەسی ئەندامی کۆمەڵی ئیسلامی گەنجێکتان مناڵێکتان ئەختیارێکتان پیرێژنێکتان خوێنە لوتیاتوە نەمزانیوە ئەگەر هەیە پێم بڵێ لەبەر ئەوە ئێمە پارتیەکە مستهدەفن ئێمە نەخێ پارتی مستهدەف نییە کەس ئەم بەڕێزەوا دەڵێ کاکاو من ڕێز و تەقدیرم بۆ هەیە مستهدەف نییە بۆچی ئێمە بەپێی قانون ئەو حیزبانەی کەوا ئیجازیان هەیە و ڕسمیەن مافی ئەوان هەیە کە کاری سیاسی بکەن کە پارتی دیموکراتی کوردستان یەکێکە لەو حیزبانە بە قانون کەس ناتوانێت تەمەشاشی بکە بەڵام کە خۆیان ڕۆیشتونە بارەگاکە چۆڵەکان حتمما ئەو هێزانەی کە هاتوونە نازانیتە هەچیەکە تەبەن لەسەر ناو بارەگە هەندێک لە بارەگاکانی ترشەوە کە یەکەم ڕۆژ ڕۆیشتن بۆ نمونەیەکی لەوانە حیزبی شوعی شێخ سدیق کە جەنابی بەرپرسی حیزبی شوعی لە کەرکووک وعدی تەلەفۆنی لەگەڵمانە کرد گوتی بارەگاکەمان داگیر کراوە هەمان دەرکرد چۆن وەستێکی دۆخی کەرکووک دەکەیت تۆ ڕاستەخۆ لە کەرکووک بەڵێ من جارە پێم خۆشە ئەوە بڵێم کە کەرکووک نەک ئێمە تەسلیمان نەکردووە بەڵکو دژی ئەو کەسەشن کە تەسلیمی کردووە ئێمە بەڵگە و دلیلشمان کەلایە کە چۆن کەرکووک تەسلیم کراوە و چۆن ئەو هێزەی کە پەلەماری کەرکووشیدا بە فەرماندەیەکی کورد و بە تەوجیهات و ویستیان هێزەکانی یەکێتی بخەنە پێشەوە من حەز ناکەم بسمەنە ئەم تەفاسیلە چونکە کاکاوە بە شێوەیەکی گشتی قسەی کرد پێم خۆش نییە بسێ ناو چەلەحانەیە بەڵام کە سەر بێتە ڕاستی منە بێ ڕاستیەکان بڵێم بۆ یەکە پرۆسی سیاسی وەزعی ئێستای کورد لە کەرکووک بەم شێوەیە وەکو گوتمان وەزعی کەرکووک ئاسایی نەبوو تۆ دوو بەشە بەشێکی ئەوەیە کە ساڵەهای ساڵە ئەم هێزانەی لە عێراقا هەن بە درێژایی تەمەنی حرەکەی کوردی هەمیشە لەگە کووردا بە ئاگر و ئاسون جوڵاوی ئەو عەقڵیەتە ڕاستە سەدام حوسێن نەماوە بەڵام هەزاران عەقڵ سەدام حوسێن ئێستاکە لە عێراقا کارەکە ئەمە بە دیوەکەی تر ئێمە خۆشمان ئەمجارە ینی ئەو لەزمێمانداوە بۆ یەکە ئەکرا ئێمە لەمەی ئێستا کە هەیە باشن ئیدارەدین ئێستا کە ئێمە جگە لە پارتی هەموو حیزب ڕێکخراوەکان لە کەرکووچی ئیش و کاری خۆمانەکەین کۆڕ و کۆبنەوەی خۆمانەکەین حملەی ئینتخابیمان کرد هەموو حیزبەکان بەشداری هەڵبژاردنمان کرد هەموو لایەکتوانی ممارسەی کاری سیاسی ناتوانێت ئاڵای کوردستان هەڵکەن ئێمە ڕاستەکەی ئاڵای کوردستانشمان هەڵکرد و بەڵگە و دەلیلەکانش هەیە بەڵام با لێمان تێک نەچێ ئاڵای کوردستان
کاکاوەش باباش بزانێت لە پەرلەمانی عێراق کە هاتیان ناو پەرلەمان ئایا ئاڵای کوردستان هەڵ بدرێ هەڵ نەدرێ طبعا بە تێکڕا پەرلەمانی عێراق بڕای لەسەر ئەوەدا کە ئاڵای کوردستان لە کەرکووک هەڵ نەدرێ ئەوە بەندە بوو هەڵسامە پاوە 2 دقە 3 دقە ئەو پەرلەمانە بەبەردەمی مەنەسەی سەرۆکی پەرلەمانە دێم و دەچم ئەڵێم نیوەی عێراقتان دا بەدەستەوە داعش هات سیادی عێراقی پێشێل نەبوو نەوتە بەدزی بەتاڵەن ئەبرێت سیادی عێراقی پێشێل نەبوو وەرحاصل خێرە ئێساکە ئاڵای کوردستان لە کەرکوڵەکرێ سیادی عێراقی پێشێلەکرێ بە دوای منە 3 دقە ینی کردومە دەگاڵەگاڵ کۆبنەوە جەرسەم ڕاگرتووە 3 دقە قساکەم ئەنجا هەموو تێکڕای فراکسیۆنەکان هیچ ڕێکەوتنێکش نەبوو لە بینمان هەر ساین هاتین دەرەوە جەرسەکەمان بەجێ ئێمە مەسەلەکە لەو نیە لە کەرکووکۆبی مەسەلەکەی لە پەرلەمانی عێراق 2 شت کرا ئێمە نوێنەرەکانی برایانی پارتیش لەگەڵمانە نوێنەرەکانی ئێوەش هەموو لایەکمان 65 بووین هەمومان نەمانتوانی ڕێگری لە دوو بڕیاری پەرلەمان بکەین یەکیان ئاڵای کوردستان بوو یەکیان نەتیجەی ڕێفراندۆم بوو لەبەر ئەوە ئێمە هەرچی بە زۆری نەتیان پەڕاندوو بۆشمان نەکرا زۆرش هەوڵمان سێمش ئیسقالە پێکردنی محافظی ئەو سای کەرکووک زۆر چاکە کاکەوە کەواتە بەر لەوەی ئێمە محاسبەی عەقڵیەتی عەرەبی بکەین و ئیتیهامیان بکەین بۆی کە شۆڤێنین پێویستە کەمێک لەسەر خۆشمان بوەستین بەڕاست لە ئێستادا هێزێک کە بەسەراحەت باسی بکەین پارتی دیموکراتی کوردستانە دەگوترێت لە ڕێگەی ڕاگەیاندنەکەیەوە بۆتە بەشێک لەو پێشێویانە و لەو شێشانی کە لە ئێستای شاری کەرکووکدا هەیە لە ڕێگەی چوزانم پاشکردنی هەواڵی ناڕاز چوزانم هاندانی خەڵک بۆ ئەوەی کە شتێک بکەن کە خزمەت بە دۆخی شاری کەرکووک ناکە لەسەرەوە دەڵێسی بەڕێستا وەڵاهی کاک شۆڕش یەکش بە جەنابەت بڵێم بۆ بینەرە خۆشەویستەکانتە هیچ کەسێ پێی خۆش نییە ماڵی خۆی تێکدا کەرکووک ماڵی ئێمەیە ئێمە بارزانیمان و خۆشمان و وەگەکە کاکە هەمەش ئەو شایەتی بۆ من ماڵەکەی منش بدا لە باپیرە گەورەمان کە لە شەڕی شێخ مەحموود باپیرە عەلیم کە شەهید بووە و دواترش بەشێک بوون لەو خانوادەی کە دایم لە تێکۆشان بووینە و شانازیش بووە کەم کامل لیوای دوی کەرکووک خاڵم من کاکنادرە کە کاکە هیوای ئامۆزامان و خاڵۆزامان بەداخەوە بۆ قوربانی و شەهید بوو لە بەرگریکردن لە شاری کەرکووک و ئێمەش ناومان هەیە و شەهیدمان هەیە لەو 142 شەهیدە زیاتری بەش بەر بنەماڵەکە ئێمەش دەکەوێت شانازێکی گەورەیە و لەوە زیاترش دەبەخشینەوە بۆی کە ناینە کەرکووک من پێم خۆشە کاکە محەممەدی خۆمان برای خۆشەویستمان پێشمەرگی دێرین ڕێز و حرمەتم بۆ جەنابتێن باشێکترە ناسین و مووقیفە نەتەوایەتەکانی جێ ڕێزە منش بۆ خۆم شایدی بۆ دەدەم بۆ ئینسان بە حقیقەت بڵێ بەڵام ئەی لەگەڵ ئەم شتانەیە چی بکەین کە ئێستا ئامر قەبزەکانمان دەرەچێ لە کەرکووک بە ڕئیسی مەجلیسەوە لە سەرۆکی لیستی برایەتیەوە لە لیژنەی نزاهەوە چون بۆی بۆ ئاگداری بۆی کە هەمی دوکۆمنتی قانونیە جەنابی ئەندامی پەرلەمان و حەسانەی هەیە ئەتوانێ ئەم داخوازیانە یەک وەکو جەنابەتەوە بەڵگە لە بەردەستان نابێ کەوادری پارتی مستهدف نییە ئەوانە بەناو پێتانەڵێم هۆکاری مستهدفبوونی ئێمە چییە؟ وصف المحافظة كركوك مان كروبا محتل وصف جيش عراقي مان كروبا جيش النظام البعيد وصف حشد شعبي مان كروبا فدائي صدام او بلغانيه كلسر اما لدادگاي كركوك اجا جنابي بي خوش من او نسخان وبلغان دخمرو ولا هموشي جرنتي بيم خوشه وصف اما للاين حشد شعبي بدافع مكافئ ارهاب ومن بجناب تلم بۆ احترام و بۆ پاراستنی ئەو سەر و ماڵانەی کە پێرێکە لە پەنجاعلی چونەتە سەرماڵیان و بەداخەوە کاکەوە هەموو دوای مەجال دەم کاکە شۆڕش سەکانت ئیجازە کاکە شۆڕش دەمێ با منە پرسیارە لە بەڕێزت بکەم با بەسەریدا تێنەپەڕین بەڕێز لە سەرەتای قسەکانت باست لەوە کرد پارتیەکان لە قسەکردن هەزوزومە کاتت دەدەمێ بەتەئەکید تۆ زیاتر قسەت کرد لە لە کاکە محەممەد 2 دقە زیاتر قسەت کرد بۆ معلوماتت من چونکە ساعاتەکە لە بەرامبەرمەها کاکە هەمە خۆشەویستە جەنابش بەڕێزی سەیر کە تۆ لە سەرەتای قسەکانت قسە لەسەر ئەوە کرد کە یەشە لە نێاری دەستوری عێراقن بە ژێرەی دەستوری عراقی بێسوپای عراقی بۆی هێچێ و هەم شوێنێکی عراق و لە هەر شوێنێکی عراق بێ محتەل نییە حەشدی شعبی بۆ خۆ دەزانی لە چوزانم لە زەرفێکی دیاریکرا و ئەوێشی قانونی پێدراوە ئیتر ینی بڵێ کاکە محەممەد شایدیەوە بۆ بدا جەنابی ئەندامی پەرلەمانی وە لە دەسووری عێراقی هاتووە نابێت بۆ کێشمە سیاسەکان و قەومەکان هێزی
جێش حرەکەتی پێ بکرێت بۆ ململانەی مادەی 140 حرەکەتی پێکرا ئەمە بابەتێکە بابەتی دەستوری هەموو بەڵگەکانم لایە من هەموو نەک بڵێ بەتەنێ بەدەستی بەتاڵاتم هەموو بەڵگەکانم لای یەک هەمووی دەخەمە ڕوو ولا هەمووشی بم خۆش ئەم جملە تەواوکەم بۆی کە کاکە محەممەد جوان پەیامەکەم بگا پێی لە وەسفی ئەمە دەڵێن تەمەەن عریبەکەم باش نییە کە کەعادە بەداخەوە ئمە بەشێکی ژیان زۆر لە ژیانم لە وڵاتی دەربەدەری و لە ئێران و دراسەشم فارسی بووە بەڵام بۆی کە واقع بن بزانە چۆن لەسەر ئێمە دەنووسن دەڵێ الموظف الانفصالي ولاء للحزب والقومية فقط وليس للدولة ونرفع لكم صوت لصورة الشخصية من صفحة الفيسبوك بوك ولا علاقاتها يعني واتا ئەوانەی کە لەسەر ئێمە وەکو بەڵکە دیکۆمنت هەمووی قانونیە و هەمووشی لە دادگای کەرکوو کاک محەممەد دەوێت بتوانێت بڕوا سێریکە ئەمانە کە لە بەدەستی من هەیە هەمووی دیکۆمنتە کاکە محەممەد من یەک پرسا بە جەنابەت دەڵێم من بەیانی و هەر وەختێکی جەنابەت دەڵێ پێشم خۆشە کامێرەی پەیامش هاوکارمان بێ لەو بابەتە وێنەیەکی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی بگرێت لە کەرکوو کە ئێستا شوێنی قاعدی عملیات واتە قاعدی عملیاتی گشتی و ئەو خەڵکانش کە لە قاتی ژێرەوە زیندانی دەکرێن ئەوەی ئێستا هەمەری جێشی بەناو عێراقی و هێزی داگیرکەری تایە بارەگای لقی ئێمە هەشتی شیعی تورکمانی بەداخەوە لە ناوێتی هیچ بارەگایەکی ئێمە نەماوە لەو شارەکە نەسوندرێت و تاڵان نەکرێ و کەوادری ئێمە مستهدەف نەبێ بۆ گرتن من بەناو بەجانە دەڵێم ئەوەی کە لە پێرێکە لە حی نەسر ڕوویدا لەگەڵ کەوادرەکەمان کە کارگەڕی ناوچەمان بووە برادرامان کە بەرپرسی ڕێکخرابوونە گیراون هەر دوێنێکە کاکە محەممەد کاکە هەموو برایەکی بەڕێزی ترمان کە لەسەر لایڤێکە لەسەر ئەوە کە خۆ دەزانی پێکاتێک ئەدەم لەوانێ هەمومان کەرکووکیان بیناسیم ڕێزە تایبەت و لە حزبێکی معینش کەسێکی سەر بەخۆیە دوێنێ بە هەزار دەستماچکردن و حیتان بیگەڕێنینەوە بەواتە من ڕێزم بۆ قەزێنەتەوەیەتەکانی کاک محەممەد و نکۆڵینە ناکەم بەڵام ئێمە بێ حقیقەتێ بڵین بابەتێکی باسکە زۆر گرنگە من پێم خۆش ئەم بەڵگەیە بخەمە ڕوو بۆی کاک محەممەد و برادرانی بینەرانش ئاگدار بن ئەوش ئەمەیە کە لە 40 سانێ پێم خۆشە گوێ لەم گرتە ڤیدیۆ بگرێت چاوەڕوان کراوەکە 38 سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەزامەند بوون لەسەر ڕادەستکردنی شاری کەرکووک و ناوچەدا ڕێنداوەکان بە هێز عێراقیەکان وە دوای خوێندنەوە و پێدانی ڕوونکردنەوەی ناوەڕۆکی پرۆژەکە هەمووان واژۆیان کرد و ڕەسەنگیان کرد و گرایە دەستی هەواڵ باخڵ تاڵەبانی دوای ڕۆژێک لە گفتوگۆکردن پێشنیارێکمان بۆ هات کە هێزەکانی عێراق دەگەڕێنەوە بۆ کەیوان من بەڵگەم لە بەردەستدایە کە لەلایەن 38 کەس لە 50 کەس لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئیمزا کراوە 40 سانێ بوو 40 سانێ پڕ لە ئازار زۆر چاکەوە نەبووی کە کاک محەممەد چی دەڵێ دیکۆمنتەکە شۆرش دەستکاری مۆبایلەکەی دەکات ئەو بابەتانە بابەتەکەی کۆخانەجم بووە کاکە شاڵا و کاکە فەرید لەو دانیشتنە دانیشتونە بۆیە بابەتەکە یەک شتێک بڵێم ئەم بابەتە ڕابردوو بوو دەکرێت ئێستا لاپەڕێکی نوێ هەڵدەینەوە کاکە شۆڕ یارمەتیم دە کۆتایی پێدەنم لاپەڕێکی نوێ هەڵدەینەوە لاپەڕێکی نوێ لەسەر ئەوەی کە ئەوەی ڕووی داوە برینی قسەتە جەستەی هەموو کوردستانەوە و بەڕاستی خەنجەرێکی ژەهراوی بووە لە پشتی کوردستان درراوە ئێمە ئیتیهامی ئەو هێزە شۆڕژگەڕی ناوێکێتی نیشتیمانی کوردستان ناکەین و خۆشبەختانە پەرلەمانی کوردستان لێمڕۆ دەستی پێکردێتەوە لژنەی بەداداچوونی کردووە و تەسەورەکەم یەکێتی نیشتیمانی کوردستانش بۆ بابەتە قەرز بوو بێ و حەقی خۆشێتی ئەستۆپاکی خۆی نیشانداوە ئێمە زۆر باشە کوردستان هەنگاوی داهاتومان بۆ کەرکووک هەنگاوێکی هەمەلایەنەی زۆر باشە تۆ دیارە مۆبایلەکەت خستۆتە ئیش والله لە مۆبایلەکەی تودا من بەڕاستی ڕێز و حرمەتم بۆ کاکاوە ئێمە دیارە دوو حیزبین وەکو یەک بیر ناکەینەوە واگەی وەکو یەکش بیرمان کرا بووین بە یەک حیزب بۆ یەکە ئێمە وەکو حیزب ئەزندای خۆمانێ ئەوان ئەزندای خوانێ ئەوان ئازادن لە ئەزندای خوان بەڵام ئێمە پێمان وایە ئەمانەی کە بەسەر کەرکووک هاتووە برایانی پارتی دیموکراتی کوردستان ینی پێشوەخت ئیتفاقیان لەسەر کۆ بێ ئەوەی یەکێتیش ئاگادارکەن بە چ دەلیلێک بەم دەلیلەی ئەمە تەسریحێکی جەنابی کاک مەسعوودە بۆ جەریدەی ئەنەهار تەمەشاکە ئەڵێ ئەمە جەریدەکەیە من نازم ئەماگەر برایانی هین بتوانن ینی بۆی کاکاوەش لای وازح بێ لای من وازحە بەڵام لە مانشێتی جەریدەکە ئەڵێ چی ئەڵێ اتفاق البەرزانی مع بغداد في خفاء قبل المعركة الكركوك لإسلام منطقة متنازع عليها للقوات العراقية أما قسەی من و قسەی بازار و خەڵکی تر و ئەمانەنی ئەمەیەک ئەنجا ئەبێ ئیجازەیەکشم بدەیت لەبەر ئەوەی ئەبێ ئەو لەسەر ئەو تیارەی لایدەم بۆ ئەوەی قسەیەکی تری جەنابی کاک فازڵ میرانی ئەوەش باسکەین. وأتحدث إليك بهذا الصدد
كعراقي محمد نظام كمان باسكي كاك فاز بها كاكاو بشكل أولا دواء إحداثياتي شانزي أكتوبر البشمركة أو كاكاو دام بخدام القوات العراقية إلى كامل المناطق اللي صار متعارف عليها بأنها المناطق المتنازع عليها. بدون شك الخط الذي اتفقنا عليه ئیتر کاکە من بڵێم چی یعنی ئێستا هیچ قسەی بۆ من نێشۆ کاک فازڵ و هەم جەریدەی نەهار و کاکە محەممەد وە لە دوای 16 ئۆکتۆبەرە من ئیتر باسی مناقەشی دوو کەسی دوو بەڵێن کەسێک وەکو جەنابی عەفو بە ئەم دایخم لە بەرەوەی نام و تەلەفۆن و شتانە زۆر دێ کەسێک وەکو جەنابی کاک مەسعود کە لای ئێمە پیاوێکی کەم نییە و یەکێکە لە مەرجەعەکانی کورد کە ئەو خۆی تەسریح بدا بڵێ شتێکی لەم بابەتانە ئەمە یەک دووەم کاک فازڵ میرانی ئەوتە خۆی و بە دەنگ و ڕەنگ وا قساکە و لامە و ئەڵێ ئێمە ئیتفاقیمان کردۆ لەگە بەغدا هەتا ئەو منطقانەی کە لە ساڵی 2023ەوە کە بڵێنەوەی پێوترێ خەتی سەوز هەموو ئەو جێشە بگەڕێتەوە ئەوێ ئێمە جەبا لێرە مەوزوعەکەی حەزەکەم باسیکە طبعاً زۆر باسی ئەماکرێ 16 ئۆکتۆبەر و خیانەت و نازام چی بە نەعلەت بێ ئەو کەسانی کە 16 ئۆکتۆبەریان ئەنجامدا ئەگە هەر کەسێکە و هەر حیزبێکە و هەر گروپێکە و لە هەر جێگایەکە ئێمە دوو بەڵگە دوو بەڵگەی تر بەدەستەوەیە ئەمەش دیسا ئەمە لێرێ بەڵام ئەوەندە بگەڕێنێ بۆ تەلەفۆن چووک ئەمە بەڵگەیە بەدەستمەوە 2013 کۆبنەوە لە ئوردن ئەکرێ و لەو کۆبنەوەیە کەرکووک ئەفرۆشێ بە 12 ملیار دۆلار 12 ملیار و هەر لەو حەدو سەرەر بە سەریعی هاتنەوە چواردەوری هەولێریان گرت و کەرکووکیان هاورە دەری بازەکە بەسەر ئەوەدا من کاک شۆڕش جەنابەت زۆر باشەزانی کاکاوەش باشەزانی منش باشەزانم لەبەر ئەوە با ئێمە زۆر برینەکان خۆی پێوە نەکەین ئەمە یەک دوام ئێمە لە کاتێکا هێزی داعش بوو ئێمە بە هەموو لایەکمان چووی ملمان پێوەنە ئەو هێزا کەس نێگو چێ کادرە چێ پێشمەرگەیە چێ پەرلەمانتارە چێ نازانم چییە وەرحاصل بە مقاومەی خەڵکی کوردستان و کەرکووشیەکان داعشمان تێکشکان نەمانن ئەم پیلانە سەر برێ پیلانی دووەم هەسان بۆ ئەوەی تەوازنی قیوە بگۆڕن لە کەرکووک و بۆ ئەوەی هەتا دنیا ماوە یەکێتی هەر ژێرچەپۆک بێ هەسان ڕێکەوتنێکیان کرد لەگەڵ ڕووزنەفتە ئەم ڕێکەوتنە بۆی نەوتی کەرکووک بدەن بە رووسیا بە تەحدید برایانی پارتی پێم خۆش نیە ئێمە شتەکان زەخکەینەوە بەڵام دیارەکە پێویست بکە ئێمە ڕوبەڕووی قوبادی لایەکە من بەڵگەکەم لایە قوبادی لەگەڵی بووە لێرە و ئەو ڕاستی جێگیری سەرۆک حکومەتیش لەگەڵە ڕاستیە لە کاتێکە کە ئێمە ئەیگەی من ئەزان چیە ئەگەر کاکاوە قسە بکە هەڵەس لەبەر ئەوەی من مەجالیمدا و ئەوە من لە ئەسڵی تۆ شێبینم ئەو قسە کاکاوە من دەگەڕێمەوە لای بەڕێزت برام من کاکاوی لەبەرەوە ئەگە تەحملشی نییە ئیتر خاڵی دووەم کاتێک کە ئەمریکان بە تەحملی پارتەکان بە سەبر ئەمریکەکان و بریتانیەکان کە زانیان کاتێک کە ڕوونەوتی کەرکووک لەگەڵ حیزبێکی کوردستانی کە ئەدرێ بە رووسیا و سەرەت و سامانەکەی ئەبن ئەمریکەکان بریتانیەکان وتیان ئەم واتە بە خوێنی گەنجی ئێمە بە قودرەتی ئێمە بە تەحالفی دەولی رووسیا دژی بووە ئێستا چۆن قبوڵەکەین هەستان لەم لاوە ئێوەش لە دوورەوە بەس تەماشا کرد بوون بەس تەماشاتان کردووە لا حول ولا قوة نە شەریک نە هیچ لەسەر ئەسی مۆزوعەکە نابزانە چی کراوە کاکە ئێمە پێشمەرکانمان شەهید بووە پاسداری ئێرانی بە هاوان لە پێشمەرکانمانی داوە بە تیاری ئەمریکی پێشمەرگەمان سوتاوە کاکە خۆ لە خۆمان قسە ناکەین بەڵگەمان لە دەلیلمان لایە بە ساروخی لەیزەر پێشمەرگا خۆی و چەکەکەی تا ئێستا جەنازەکەشمانە دۆزیەوەتەوە بە لەیزەری ئەمریکی لەبەر ئەوە هەسان چیان کرد بە گڵۆپی سەوزیان بۆ تورکیا بۆ ئێران بۆ عێراق هەموو هەڵکرد و تەحالفێکی نێودەوڵەتیان بەستا هەموو هاتن کۆمەڵە شتیان کرد بە بیان و پەلەماری کەرکووکیاندا جگە لە پێشمەرگەیەکێتی نەکەس شەید بووە نەکەس بریندار بووە نە کاکە لە حەقی ناتین هێزێک هاتووە ئەم هێزا پێشمان بۆ نەگیرە عیب نییە لەبەرەوە ئەوەندەی توانیمان شەڕمان کرد ئەوەندەی نەمانتوانی هێزی هات ملی پێمان و ناو بەڵام من پرسیارێکم هەیە ئەوە کەرکووک لەو فەرزدا ئێمە تەسلیمان کرد ئێمە شەڕمان ئێمە بەڵام خۆ لە هینەوە لە تەلوەردەوە بۆ دووبس بۆ سەرگەڕان بۆ مەخمور بۆ چۆ دوو جاری شنگالی قڕ بەسەر و بریندار هەتا حدودی ڕەبیعا کە 16,000 کیلۆمەترە ئەی خۆیشێتی لێ زۆر کاکاوە حەز ناکەن ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان دەبێت دواهەمین هێزێک بێ باسی کەرکووک و قەزەی کەرکووک بکەن بۆچی
لەبەرەوەی قرار وا بوو دیفاع لەم شارە بکەن تەنانەت خودی کاک بارزانی بەڕێزیان فەرمووی ئەو ئامادەی بەڵام نەدیفاعتان کرد ناچوزانم بەرگریتان لەم شارەکە ڕاتان کرد لە شاری کەرکووک دێسا لە کەروشەکان گەڕێن کاکە با بۆ خۆیان چوزانم بڕیا لە سارنووسی خۆیان بدەن با بە ئارامی بژین کاکە کاکە شۆڕش مەوزوعی کەرکووک مەوزوعێکی ئەمنی نیشتمانی کوردستانە و نە بە قسەی جەنابێ دۆکو هاوڕێکی خۆشی ڕێزم بە حرمەتێ بۆ کەسی ترش نێمە ڕامان کردەوە نەخۆش ناچەمنین ئەوە قانونی ژیانی پارتایەتی ئێمە فێرش کراوین هەر لە باپیرانمانەوە ڕاهاتوین بەرامبەر بە زوڵم مقاومەکەین بەس خۆ ناچەمێنین بابەتی ترش کە شەڕ کراوە دەبابەی ئەمریکی بەکارهاتووە تەسەورەکەم ئەو شەڕا بۆی کارمەتی کاکە محەممەدی پێشمەرگا بدەم وەکوەندام خولی پێشووی پەرلەمانی عێراقیش ئەو شەڕە لە پردێ بووە شانازیەکەژی بۆ پێشمەرگەی کوردستانە و لەگەڵەوەشە ئەو شەڕێک کە لە سحیلە و مححمودیە و تلسکۆف کرا بە خۆڕاگری هێزی پێشمەرگەی کوردستان و ئەمەرەکە زۆر لەوە گەورتر بوو کاکە محەممەد برادران دەزان قیادەکانی شعبی بوو بە مشکیلەمان پێمانیوی گوتی کاکە وەڵڵا ئەگە گۆپی سەوزی ئەمریکا مەزالماندا هەولێشەگرین بەڵام ئێمە لە پردێ بۆ ناو بڕۆنەوە لوتمان لەشگەن ئەمە قسەی قائیدێکی بینەکە ئێمە قاتی قسەی کاکاوێ لێ ئەوە بووی کە ئەمە تکان لێرەکەم کاکە محەممەد کاکاوە تەسەورەکەم با ئێمە لە دەوری هێزی پێشمەرگە کەم نەکەینەوە ئەگەر ئێمە شکاوین بەڵام بەیەکش بۆ خەڵکی کوردستان دەڵێن ئێمە نەڕووخاین و دەبابەی ئەبرامزی ئەمریکی بۆ یەکەم جار لە مێژوو دوو دەبابەی ئەمرازی ئەمریکی تێکشکێنراوە کە بە ئەموان ناسراوە یەکیان لە پردێ بووە کە بە بازووی هێزی پێشمەرگە و خۆڕاگری خەڵکی کوردستان هێزی پێشمەرگە دەڵێم وخوا خەڵکی کوردستان و دواترش لە سوحیلە بووە و ئەو هەموو جەنازانەی کە 420 جەنازە بە ناوداتا لای ئێمە لە سوحیلە و 120 جەنازەش کوژرا و لە پردێ بۆ کە گەڕاوەتەوە ئێمە دەستمان بە خوێنی ئەو هێزە کە هاتووی سە لە کەرکووکە سوورە و دیفاعمان لە نیشتمانی کوردستانمان کردووە و بارەگەکانی ئێستا ئێمەش هەمەری تایە ئەگە کاکە محەممەد و برادران ڕێیەکی تیرانە ئەو ڕێی خۆیانە فەرم کاکاوە فەرموو تو تەواویکەم ئەوە دیکۆمنتەکانە بۆ جەنابەت کاکە محەممەد ئەوەی 16 ئۆکتۆبەر ئەوە پاداشەکەیەتی ئەوە ڕقەمی تەنکەرە نەوتەکانە ئەوە ژمارەی تەنکەرە نەوتەکانە ئەوەی سیلامی ئێرانەکانە هەمووی بەداتا هەمووی بارقام بە ماشەڵڵا ئەوەیان ئەمە بە کاکە ئەمە لە خۆمە نایڵێم بەرپرسن لەو شتێکی دەیڵێم ئەوانەی کە کەرکووکیان فرۆشتە ئەمەی کە لە دیکۆمنتە لە دەست ئێمەیە برای باوکم من ناڵێم بۆ ئێسش دەیڵێم با من و تۆ و جەنابەت و هەموو کەرکووکیەکان زۆر بە بیوێرانە قسە بکەین و لەسەر کەرکووک قسە بکەین ئەوانەی کە هۆکار بوون بۆ شکاندنی هەیمنە و شکۆی پێشمەرگە و خەڵکی کەرکووک با بچنە پەرلەم پەرلەمانی کوردستان وەستۆ پاکی خۆیان بدەن لە هەر لایەنێکی سیاسیە ئەمە پەیوەنددار نییە بە یەکێتی نیشتمانی کوردستان و هیچ کاتێکش کادری پادیمکاری کوردستان دانێنیشتە خوانە خواسە هێزێکی شۆڕژگەری وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بە پاشکۆ سێرکایان بجوستێکە ئێمە دەڵێن تێڕوانینی پادیمکاری کوردستان بۆ کەرکووک بەم شێوەیە پێویستە فراکسیۆنە کوردستانەکان کاکە محەممەد با هەمومان دەوری خێر ببینین با هەمومان وەکو برا ئەوەی کە ڕۆیشتووە دەکرێت لە سیاسەتە فەنی ممکناتە هیچ کاتێک درەنگ نەبووە با ئێمە هەمومان پێکاتەکان کۆبینەوە مەحافظ هەر بە ڕێزێکە لە هەر پێکاتەیەکی بە تایبەتی من بەمەسم پێکاتێت من بە لە کورد بێ لە هەر پێکاتێکی حزبی بێ دەموچارێکی باش بتوانێ هەم وەزعی ناوماڵی ئەحزابی کوردی چونکە با یەکش تەواوکن کاکە محەممەد ماڵی کوردی یەک ڕیزە ماڵی کوردی کێشەی نییە خەڵکی کوردستان بە هەموو ئەحزابی سیاسی کوڕی خۆی کاتە قوربانی ئەوەی ناڕێکی تایە ماڵی ئەحزابی کوردیە ئەبێ ئەمە چاکەینەوە 25 نۆی ریفراندۆم ئیسپاتی کرد کە هەموو لایەنەکان کورد بە یەک دەنگ هاتەتە بەرەی ئەوەی کە مافەکانی خۆی بە ڕێگای ئاشتی خوازانە بچەسپێنە بەڵام کاکە محەممەد کێشەی ئەساسی ئێمە ناوماڵی ئەحزابی سیاسیە ئێمە دەزانین یەکێتی نیشتمانی کوردستان هەندێک کێشەی ناوخۆیی هەیە کە ئەمە بۆ پارتی زەرمەندە واگەر پارتیش کێشەی هەبێ بۆ یەکێتی زەرمەندە بەرپرسیاتی لە سوی ئەم دوو هێزەیە وام دوو هێزە پێشمەرگەی قارەمانی داوەتە قوربانی ئێمە زیاتر لە 1942 شەهیدمان قوربانی داوای 12000 بریندارمان داوە 67 پێشمەرگەمان مەفقود الئەسەرە بۆیە برای بەڕێزم کاکە محەممەد ئەم بەڵگانە و جەنابەت کە باست کرد بەشێکی دەگەڕێتە بۆ 16 ئۆکتۆبەر ئێمە توانیمان هەڵستینەوە ئێستا پەیوەندەکان لەگەڵ لایەنەکانی ترا و بە تایبەتی وڵاتەکانی نێودەوڵەتەکان کە هاتوونەتە سەرخەت توانیمانە دەور ببینین لە پێکاتێمە یەک شتێک زۆر گرنگە بەلامانەوە با ئێمە پەلە نەکەین بۆکو حزب لە قەزیی کەرکووک دەست نەبین مەوزوعی کەرکووک مەوزوعێکی زۆر هەستیارە با ئێمە وەکو نەتەوەیەتی وەکو ئەحزابی سیاسی کاکە پس پێویستمان بە گۆڕانە لە کەرکووک پێویستمان بە کۆمەڵە لە کەرکووک پێویستمان بە پارتیە لە کەرکووک پێویستمان بە یەکێتیە پێویستمان بە زۆرینەی خەڵکی کەرکووکە بە تایبەتی ئەو تورکمان و عەرەبە بەڕێزانەی کە ئێمڕۆ لەجێر ئەو داگیرکەری ئەوانش کاکە زەرمەند بوونە و تەسەوی کاکە محەممەد تورکمانی سونە لەو شارە یاکو عەرەبی سونە لەو شارە مرتاحە
ئەوەی دەکرێت لادانی فەرمانبەری کوردە جا چی تورکمان بور چی کورد بێ چی لایەنی سیاسی انتیمای بۆ یەکێتی بێ یان بۆ پارتی بێ ئێمە زۆر لە پۆستە سیادەکەمان بە ناحەق لە دەست داوە ئەرکی من و تۆ بە تایبەتی جەنابتان کە لە بەغدا بوونە ئەقڵێتی شۆفێنی بەغدادا من دەزانم هیچ کەس کە کوردێک ئامادە نییە خوا نەخواستە بۆ دوا ڕۆژی ژیانی حرەکەتی بکا کە خوا نەخواستە قەزەی کەرکووک لەسەرەوە زۆر باشە کاکاوە ئێمەی کەرکووکێکە زۆر باشە ئەبێ هێز بخینە کار و زۆر باشە زۆر باشە زۆر باشە کۆمەڵە قسەت کرد بدێکە بە پرسیارەکە هەڵوێستەکەس چۆن بێ زۆر باشە هەڵدانەوەی ڕابردوو کاکە محەممەد تەسەوەرەکەم هەڵدانەوەی ڕابردوو بەشێک لە ناوێکەتی نیشتمانی کوردستان زەرمەند دەبێ بەڵام زۆر باشە ئەو بەشەی کە باوەڕی بە نیشتمانی بوونی کوردستانی کەرکووک لەگەڵ هاوکاری زۆر باشە کاکاوە زۆر زۆر باشە دەست خۆش دەگەڕێم وڵات کاکاوە دەگەڕێم وڵات دڵنیا بە دەگەڕێم و پارتی کاری کوردستان وەکو هەموو لایەک زۆر باشە ئێسش کە بەدەستێناوە لە پەرلەمانی کوردستان دەکرێت لایەنی خێری پشتیوانی هەموو لایەک بێت کاکا زۆر قسەی لەبارەوە دەکرێت بابەتی دیاریکردنی پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک بۆچی ئێوە وەکو یەکێتی ئەوەندە تاکید لەوە دەکەنەوە کە دەبێ ئەم بەڕێزایی لایەکێتی بێ بە تایبەتی کە دەزانی دەمێک ئەم پۆستە لای برادرانی یەکێتیە و لە ڕابردوشدا لە زۆربەی هەر زۆری کەرکووچەکان بپرسی لە ئەدای زۆری ئەو پارێزگارە کوردە یەکێتیانە ڕازی نەبوون بە تایبەتی دواهەمینیان کە خۆتان زۆرتان تێبینتان لەسەرە بۆچی چانسێک نادەن بە هێزێکی تر کە تەجروبەی پارێزگاری شاری کەرکووک بکات بۆچی یاریەوە زۆر سپاس طبعا پێم خۆشە پێشی وەڵامی پرسیارێکی زانانی بووم لە حەزم قسەکانی بۆ تەجاوزی مڵاحەزە و پێویستە کات جواب بدەم مەسەڵەن ئێمە من پێشنیارەکەم بۆ 16 ئۆکتۆبەر و 2000 تەسلیمکردنی و قوربەسەری و قەت و عامکردنی شنگالش هەموو ئەمانە هەر لە دووزەوە تاکو ئەگاتۆ ڕوبیعە پەرلەمانی کوردستان لژنەیەک پێک بێنێ لەسەر هەموو ئەمانە بەڵام نەک شوێنێک ئەمەیە دوام ئێمە ڕیفراندۆم هەر کوردێک لە هەر شوێنێ بێ بە ئەندامانی یەکێتیشەوە ئەگەر لەگەڵ سەربەخۆی و ڕیفراندۆم نەبێ خوا ئەو دڵەشی لێ بسەنی بۆی بیکوژێ بەڵام ڕیفراندۆم کاتی ئەبێ بیکەی بەرهەمەکەی بچینیتەوە ئێمە بەرهەمەکەیمان لە 150 خاچی کوردستان لەدەستدا ئێمە ببوورە هینێ ئێمە ماوەیەکە خەریکی دانانی پارێزگاری کەرکووچین دوێنێ بانگ ئەرشە ساڵحی کرا بۆ سەری ڕەش وتیانەگەی شێتی و لەگەڵ ڕێک مەکەون و محافظ دامنن سەبارەت بەوەی کە ئێمە ئایا بۆ ئێمە پێداگرین لەسەر پۆستی محافظ ئێمە یەک دانە ساڵە چاوەڕوانی بەلایانی پارتیەکەی هەموو حیزب ڕێکخراوەکانی کوردستان بە حیزبەکەی جەنابشت چاوەڕێن بێن ئۆکەی بکەن بۆ پارێزگارێکی یەکێتی بێ بەبێ ڕەچاوکردنی خواستی ئەوان کاکە با پێ بڵێم ئێمە کە یەکێک ئەوەندە کاندیدی یەکێتیە تا ئەبێ بە محافظ بوو بە محافظ ئیتر محافظی کەرکووکە نەگەوەی هین حیزبێکی دیاری کراو ئەوە خۆ لە هەموو دنیا هەرواری قانونەکەی وایە لەبەر ئەوە یەک دانە ساڵە چاوەڕێکن ئەڵێ کاکە وەرنەوە نایەنەوە ڕێشی خەین نایەن کۆبنەوەکەین نایەن کەچی کادرەکانشیان بەشێکی هەر زۆری کادرەکانی وا لە کەرکووکە نەکەس پیان لە چۆ هاتوونە نەکەس پیان لە چۆ دێن ماڵێن هەمووا لەوەیە تا ئێستا کەسی شتێک ئەوە نەبووە ئەمانەی کە ئیلقا قەبزیانەیە کاکە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئیلقا قەبزیە کاکە پارەی لەسەرە لە سلێمانیش بهر لە هەولێرش بهر ئیلقا قەبزی بۆ دەرەچوو مەوزوعێکی ترە چەند برادر چەند ئەفسەرێکی برایانی پارتی ئامر قەبزیە هێوینی یەکێتی شەروە براکەی من یەکێک بوو لەوانەی کە لەسەر ئاڵای کوردستان چەند هەفتە هەر کرایە سزنەوە هەتا دوای بە هەزار ئەملاولا بەردە لەسەر ئاڵای کوردستان بەڵێ ئەمانە هەموو وایە بەڵام ئەمە بەو شێوەیە نییە کەوا تۆ شارێ بەجێبێری لە ترس حەجی شعبی و ئەمانە ئێمە بۆ دانانی پارێزگاری کەرکووک ئێمە ئستحقاقی انتخابیمانەیە ئەگە هەر کاتێ برایانی پارتی کە ئێمە لە دهۆک وابزان کورسیمان نییە ئەگەر محافظی دهۆک بە ئێمە ئەدەن ئێمە ئەو کاتە زۆر ئاسایە محافظی کردن بە حیزبێکی لەبەرەوە ئێمە ئستحقاقی انتخابیە تاریخی ئێمەیە باگراوندی ئێمەیە سەرۆک مامزال بەشێکی زۆری ژیانی لە بەغداودا لە کەرکووک خزمەت خەڵکێکن بەڵام برام خەڵکی ترە بەر بۆ ڕیفراندۆم باشە کەرکووکی ئەم قسانە زۆر معقول نین کاکاوە شاری کەرکووک وەکو تاریخ وەکو استحقاقی انتخابی وەکو زۆرینە ئیتر سەلماوەکە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوەندە بەسەکە وەکو استحقاقی انتخابی ئێمە ئەگەر لە بەرچاوی بگرین بەسە ینی بۆ ئەوەی کە پارێزگاری شاری کەرکووک یەکێتی بێتتر کەی پارتی داوای پارێزگای کەرکووکی کردووە کردوێتی لامە دیکۆمێنجازم بەرێ پارێزگای کەی داوای پارێزگای کەرکووکی وەختەکەی ناوتان کە هاتە بەغدا گوتی سێشتی گوتی ئێمە یان سەرۆک کۆمارمان ئەوێ
یان محافزی کەرکووکمان ئەوەیە یان دەبێت دکتۆر بەرهەم کاندیدتان نەبێت کەسێکی تر بێ قبولمانە گوتمان دیارە ئێمەش حیزبین ئەزدای خۆمانەیە لەبەر ئەوە کێشەکە لە یەک شتێکە بێلایەن بۆچی ئەمە یعنی کاکشۆر فەرموو کاکەشۆر تۆیەک دەبای تەواوی کەم کاکەشۆر با تەواوی کەم فەرموو ئێمە کەسێکمانەوێ لەو شارە بۆ بە تایبەتی خۆ محافظی پێشوو یەکێتی بۆ هەر خەربی خۆیان بیکوژن فەقیرە هێستا سەر بەگەردان ڕۆیشتووە خۆمە کێشەمان لەسەر محافظ نییە پۆست مشکلە نییە بەلای پارتیەوە کاکە پێشکەشی ئەو گلایە بێ کە بتوانێت خزمەتی خەڵکی کەرکووک بکە قەزیەی کەرکووک بۆتە قەزیەیە کە ئێستا نادەستوری لەگەڵ تعامل دەکرێت واتە بە شێوەیەکی نادەستوری تعاملی لەگەڵ دەکرێت کورد گۆشەگیر کراوە ئەوەی کە ئێستا قسەی لەسەر دەکەین ئەڵێن ئەو کۆبوونەکەی لەگەڵ ئێمە واتە بەڵگەی کۆبوونەکەم لای کاکە محەممەد من کەسێکم دوکمنتکارم ڕۆژنامەگەرم ئەنی هەموو ئەو بابەتانە زۆر لای من بە هەستایی لەگەی تعاملەکەم ئێمە نهاتوین لێرە یەکێتی محکوم کەین یا تۆ جنابی پارتی محکوم کەوە ئیشی من و تۆ نیە ئیشی ئێمە شورۆڤکردنی بابەتەکەیە ئاوێکی سارد بکەین بەسەر ئەو دڵە گەرمانی کەرکووکیەکانە جنابت کە ئاماژە بکەین من بە جنابت دەڵێم تۆ جنابت دەتوانی بەیانی ئەنجمەنی سەرکردایەتی لە هەمەرەکان چۆڵکەی من پرسیار لە جنابت دەکەم ئەگەر توانیت دەواتە بڵێ ئێمە کەسێکین ڕاست ناکەین ئەگەر تۆ توانی هەشتی شعبی تورکمانی لە مەقڕی بارەگای لە قیسێ دەرکەی تۆ بەڵێ دەڵێم ڕاستڵی ئێمە بیان و دەگرین بەڵام کاکە ناکرێت دان فەرمووەرنەوە لە ماوەی یەک هەفتەیە هەموو مەقڕیان چۆڵ نەکرا بە خەڵکوانات بەهێزی لە ماوەی یەک هەفتەیە کاکە محەممەد ئێمە هەنگاومان هاویش لە ڕێگای کاک شاخەوان عەبدوڵڵا چووە بەغدا لەوێ مەعەن هەموو شتەکانی ڕاگرتووە ئەسەن مەعەن داوای لێبوردن نەکەم بۆ جەنابەت بەڵام با کاربەدەستانی یەکێتی نیشتمانی کوردستان بە مەسوولی مەڵبەندەوە بتوانێت ئەسەن مەعەن ببینێ بۆ من ڕاستێکە بە خەڵم وڵای هەر کەسێکمان هەموو شمان بینی وەر کەسێکمان بەڵێنش ئەدەین لە ماوەی یەک هەفتەیە هەموو مەقڕەکانیان بۆ بگەڕێتەوە باش یەک پرسا کاکە محەممەد یەک پرسا لە جەنابەت دەکەم کاکە محەممەد کاک محەممەد یەک پرسیار بە جەنابەت دەڵێم یەک پرسیار بە جوانی بۆچی هەموو شەوانێ بەرپرسان یەکێتی نیشتمانی کوردستان لە ستۆدیۆکانی سلێمانی مقابلاکەن کەسی شەو لە کەرکووک نامێنێت وەڵی لەگەڵ ڕێز و تەقدیرم بۆ قسەکە دوانێت چونکە من نابووبوون ئەو قسەوانە چونکە من شەوی 16 لەسەر 17 دوو بەرنامەم بۆ لە تەلەڤیزیۆنی هەم لە کورسان نیوز هەم لە کەرکووک هەرچی لە کەرکووک بووە ئیجازەم ومن ئەم ئێوارە نابشت ئەم پیاوە ڕەنگە شادیم بۆ بیان لە کەرکووک بووم تەلەفۆنی بۆم کرد وتی وەرەوە بۆ سلێمانی دەنا هەر ناشات بۆ سلێمانی بەڵام ئێمە هەموو کەرکووچیەکانی کوردستان ئەزانێ شەوی 16 لەسەر 17 هەم لە کورسات نوێز هەم لە تەلەڤیزیۆن ئاسمانی کەرکووک لە کەرکووک بووە کاکاوە ئێستا بە چوونی ئێوە بۆ ئەوەی ئایندەیەکی خراپتر لەوەی کە ئێستا هەیە چاوەڕێی کەرکووک نەکات چی بکەین باشە کاکی من جنابت ناڵێم بۆ نازان بۆ شتەکان بە شەخصە ناکری من جنابت ناڵێم کاکی من برای بەڕێزم کاکە محەممەد تۆ جنابت ئەی من ناڵێت و ئەو ئەی لەگەڵ شێتە ئەی نازم لەگەڵ شخصی جنابت ناڵێم ئەی لەگەڵ منت نییە لەگەڵ ئەو نییە لەگەڵ بە جنابت دەڵێم ئەوانەی کە مقابلە لەگەڵ منەکەن مەسوولی یەکێتی نیشتمانی کوردستان چی لە ڕوودا و چی لە کەناڵ 24 چی لە زاگرۆس چی لە کوردستان تیڤی چی لە کەناڵ پای هەمووی لە سلێمانی قسە لەگەڵ منەکە ئەگەر شارامە بۆ خەڵکەکە بەجێ دێڵێ وڵای برا من ئێمە ئەو ڕۆژە هەموو کاتەکانی یەکێتی لە کەرکووک کۆبووینەتەوە لێشەوە جێگیری مەڵبەندی مەسوولی مەڵبەندمان لە بەغدایە جێگیری مەڵبەندی کەرکووکمان لەگەڵ بووە مەسوولی کۆمیتەی مەخموورمان لەگەڵ بووە بەندە بووە کۆمەڵی کاکاوە شتێکت گوتت ئاوێکی سار پێین بەسەر ئەم زۆر چاکە چی بکەین بۆ ئەوەی ئایندەیەکی خراپتر چاوەڕێی کەرکووک نەکات بەڕای بەڕێزت بە بۆ چوونی بەڕێزت ئەمە با کۆتایی خەتامی بەرنامەکە بەهێمنی دەستەواو بکەین و من دووبارە داوای لێبوردن لە خەڵکی کەرکووک دەکەین بۆی کە بەداخەوە ئەو بابەتەش بابەتێکە کە ئەبێ تەسەوەری من وایە و ڕوانگەی ئێمەیە بۆ کەرکووک ئەوەیە مۆراڵی خۆیان چونکە کەرکووکیەکان و دووزیەکان ناسراون بۆی کە مۆراڵێکی بەرزیان هەیە و هەموو لایەنەکان بە لایەنی پارتی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان بۆ تایبەتی کەیسەش الحەمدولله هەڵبژاردنێکی باش کراوە لە کوردستان هێزەکان دووبارە دەتوانن لەسەر مێزی گفتەوە بگەن یەکش بە جەناب دەڵێم ماڵی کەرکووک و کوردستانەکانی یەک و یەک گرتووە تەنها ماڵی ئەحزابی کوردی بە شێوەیە لە شوێن پەرش و بڵاوە پێشنیاری ئێمە بەم شێوە بێ هەوڵدا یەکێتی نیشتمانی کوردستان ئەو گفتوگویی کە قورسایی سەپارتی دروست کردووە لایەنەکانی تری کوردستانیش کە لە کەرکووکن بە تورکمانەوە بە عەرەبەوە کە باوەڕی بە کوردستانی بوون و پێکەوە ژیانەیە لەو شارە ئێمە بتوانین کۆبوونەوەیەک ڕێک بخەین و درێژەی کۆبوونەی دووەم چونکە کاکە محەممەد ئیستیخباراتی عێراقی هاتەتە سەر خەت واتە تۆ شتێکی باشت کردووە هەموو دنیا هاتە لەوە ترساوم کە تۆ لە قەرهەنجی لایەنە کوردیەکان ئەو بەڵگانەی کە لەبەردەست منە لە حەو خاڵ هاتووە زۆر بە وردی متابعەی ئێماکەن هەر نزیک بوونەوەیەکەمە ئەوان شپرزا بن دەواتە با من و تۆ پشتی یەک بگرین ئەوانمە بیرکەنەوە ئەو کاتە یەک شتە زۆر چاکە تۆ دوا قسە چیە تۆ پێ دوای دەبێت بۆ کەرکووک چی پێین بە تایبەتی ئێستا قسە هەیە لەسەرەوەی کە تورکمانەکان بیر لەوە دەکەنەوە کە کەرکووک ینی بکەن بە هەرێمێکی سەر بخۆ ئەم پرۆژەیە زیندوو بکەنەوە ینی
ئێمە تا ئێستاکە ناوماڵی ئەحزابی کوردستانی پرش و بڵاوە من پێم وایە سەبەبەکەی برایانی پارتی چونکە ئێمە حیزبەکان لە کەرکووک پێکەوەین ئەوان نایەن ئەگەر ئەشیانەوێ مەقڕەکانیان وەرگرنەوە من بەڵێنیان پێ ئەدەم لە ماوەی هەفتەیە بۆ 10 ڕۆژ هەچی مەقڕان هەیە وەریگرنەوە ئەوە دوو سێیام کە تو لە هەولێرەوە بڵێ کەرکووک داگیرکراوە و ئەنجا محافظی کەرکووکم ئەنجا سەر کۆمارم ئەنجا نازەم چی کاکە ئاخر بەڕاستی من تێناگەم ئەمە سیاست وین ناڕۆ ئەمە یەک دووەم تۆ هەر ئۆپشنێکت هەبێ هەر کەسێ پێشنیارکەی بۆ هەر شوێنێ ئەوێ برایانی پارتی ڕازی بن ئەی باشە بۆ ئەوان هەر کەسێ دانن کەس نابێ ڕازی بێ باشە ئەمە جگە لە هەموو ئەوانە ئەوەی کە برایانی پارتی بیکەن ئەمە ناوماڵی کووردە یەک ڕێزی نیشتیمانیە ئەمە هەموو کوردیەکی گرتو بەڵام ئەگەر بێ و لایەنێکی تر لە بەرامبەریا بوەستێ ئەمە ڕێگریزی کوردی تێکدا ناوماڵی کوردی تێکدا ئەمانە ئەمانە کاکە من تێناگەم میکانیزمی دانانی جێگری سەرۆکی پەرلەمان لەگەڵ سەرۆکی کۆماری عێراق یەک میکانیزمە بە یەک میکانیزمە بە یەک ئوسلوبە باشە من تێناگەم بۆچی ئەمەی سەرۆکی جێگری پەرلەمان ڕاست بێ ئەمەی سەرۆ کۆمار هەڵە بێ زۆر بەڕێز کاکە ئەحمەد کادری پێشکەوتووی پارتی دیموکراتی کوردستان زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم کە لە هەولێری پایتەخت لەگەڵ بووم زۆر سپاس کاتم نەما بخوات هەروەها زۆر سپاس دەکەم کاک محەممەد عوسمان ئەندامی خولی سێهێنی پەرلەمان لە کەرکووکەوە هەڵبەت هاتووی زۆر سپاس دەکەم مادوومان بەڵە سپاس دەکەم جارێکی تر زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕستا لە هەفتەی داهاتوو بەخێر و پاتان لەگەڵ